الحمد لله والصلاة والسلام على رسول الله. بینەرانی بەڕێز و خۆشەویستم لە خزمەتتان داین بۆ وەرگرتنی پرسیارەکانتان. خی پەروەردگارنیەتمان خاڵسکە موفقمان کە بۆ هەموو کار و وتەیەکی ڕاست و دروست. بەڵێ بەڕێزم فەرموو. الو بەڵێ. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. ماوەسا گیان سڵای خی گەورە لەبێ دەستخۆشی عليكم السلام ورحمة الله. خوا سەلامەتکە بەڕێزی براکەی من. ماوەسا بەڵێ براگیان فەرموو. وڵا بێ زەحمەت سێ پرسیارم هەیە. بەڵێ. ماوەسا پرسیاری یەکەم ئایا بەڵغەم قودان ڕۆژوو ئەشتێنێت کەسێک ئەگەر بەڵێ ماوەسا کەسێک بەڵغەمی زۆر بێت چی بکات؟ یعنی ئەو ڕۆژوو لێ تاڵە بێت. باش ئەوە یەک. پرسیاری دووەم ماوەسا چی دێبوو ئەو بەناو ماوەسا ئەینیانی کە ئەڵێن نوێشتی کوردی ڕۆژوو ناشکێنێت ئەگەر تانی نەبێت. باش ئەو دوو. ماوەسا پرسیاری سێم وڵای زۆر تایبەتەوە زۆر گرنگیشە حەزەکەم دوایی ئەگەر بتوانیت بەکاربێت قسە بکەین. خوا گەورە ئاسانیک. باشە برای. ماوەسا توانیت بەکاربێت قسە بکەین دوایی؟ والله براگیان جا خۆم بەردەوام تەلەفۆن نیشۆک و بەدالەیە کە حاصل بێ بەسەر چاو انشاءالله. ئەزانم براکەم ئەزانم بەسەر چاو خوا ئاسانیکە انشاءالله. نامەیەک بنێرەوە انشاءالله باشە براکەم. سەر چاوم براکەم. سەر چاوم. براکەم سەبارەت بە بەڵغەم ڕۆژوو ناشتێنێت و ئینسان وەسوسە بۆ خۆی دروست نەکا و مەشەقەت و قورسیش لەسەر خۆی دانەنێت ئاساییە بەڵغەم ڕۆژوو ناشتێنێ توانیت فڕێ نەدا هیچ مشکیلە نیە قوتیشی دەیتەوە هیچ ڕۆژوو ناشتێ انشاءالله تعالی. ئەمما مەسەلەی بنێشتی کوردی کە هیچ تامێکی لەگەڵ بێت ئەوە نابێت بە هیچ شێوازێک دروست نییە بە هیچ شێوازێک دروست نییە. ئەمما کە تامی لەگەڵ نەبێت و یعنی هیچ مادەیەکی زیادەی لەگەڵ نەبێ هەندێک لە زانایان دەفەرمونون ناچێتە قورگەوە یعنی خودی بنێشتەکە نابێ قوت بدرێت و خۆشی لە خۆیدا هیچ تامێکی تایبەتی نییە لە تەنها تف دروست دەکات. بەڵام ئینسان خۆی لەوە بپارێزێت خۆی لەو خلافەش بپارێزێت بەکاری مێنە براکەی من بۆچی شتێک دەکەی کە نەتیجە لەوەیە سەر بچێشە بۆ ڕۆژشکاندن. بەڵێ فەرموو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆستای بەڕێز. فەرموو خوشتی بەڕێز. السلام عليكم مامۆستا. عليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆستای گیان ڕوونکردنەوەیەک بێ زەحمەت. لەسەر چی؟ مامۆستای گیان من مامۆستای قورئانم. الحمد لله بەڵێ. مامۆستای گیان. بەڵێ. مامۆستای گیان هاوڕێیەکم هەیە زۆرم خۆشەوێ. بەڵێ. هاوڕێکەشم هەمان ڕێی خۆمی هەیە بەڵام ئێستا مەنهەجی گۆڕاوە بۆتە سۆفی. ئەم هاوڕێم منیش زۆر بانگەکە بۆ لێ کتێبم بۆ دێنێت و زۆر قسەم بۆکە ئەڵێ خەونم پێێتەوە بینیوە نازانم چی ئەتی وای لێکردم ترسم لە ئیمانەکەی خۆمم هەیە. باشە تۆ لەگەڵم بمێنە هەندێک بە پرسیار دەبکەم خوشکەکەم یعنی چی بۆتە سۆفی یعنی چی ئەڵێت ئێستا اعتقادی بە چییە؟ ئەڵێ تۆ بێ باوەڕ بە قەبر بکەی ئەبێ باوەڕ بەوە بکەی کە مردوو دوعا ئەگەینێ وتم ئەی خوای گیان چی ئەی خوای گیان لە من نزدیک نییە ئەی خۆم چی؟ بەڵێ بەڵێ باش باشە خوشتی بەڕێزم تێگەیشتم دەست خۆش بێت. جا مامۆستای گیان خوشکەکەشم زۆر نەخۆشە تو خێری بۆ بی مەمنونتم. خوای گەورە شیفای بۆ خاتری ناوجوانەکانی. بارەکە الله فیکم. سەبارەت بەم پرسیاری یەکەمت کە ڕەفیقەکەت بۆتە سۆفیە کە دەڵێ دەبێ باوەڕت بە قەبر بێت دەبێت داوا لە خوای گەورە نەکەی بەتەنها داوا لە قەبرێکیش بکەی لە مردوویەکەی هانا بۆ ئەو بەری ئەو واستت بۆ بکە. ئەم عەقیدەی ئەهلی ئیسلام نییە عەقیدەی ئەبوو جەهل و ئەبوو لەهەبە عەقیدەی موشریکەکانە کە دەیانگوت ما نعبدهم إلا والذين اتخذوا من دونه أولياء ما نعبدهم إلا ليقربونا إلى الله زلفى دەچون غەیری خوای گەورە لە پیاوچاکان و ئەولیا و صالحین وەد و سواع و یەغوث و یەعوق و نەسر ئەوانە هەر لە قەومی نوح دەیانکردن بە واستە داوایان لەوان دەکرد ئەوانش بۆیان لەخوا پاڕێنەوە. خوای گەورە فەرمی إن الله لا يهدي من هو كاذب كفار. ئەمە هەم کاذبە درۆزنە هەم کەفارە ئینسان پێی کافر دەبێ ئەمە درۆیە لەگەڵ ئیسلام و لەگەڵ خوادا دەکرێت چونکە خوای گەورە خۆی فەرموویەتی إني وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعان. هم لێت نزیکە پێویستی بەواستە نیە دوور نییە
وهم وڵامی شت دەداتەوە وعدی داوە ئوجیب دعوة الداعی إذا دعان کەواتە تۆ هیچ پێویستت بۆ نییە بچی واستە پەیداکەی هانا بۆ پێغەمبەرێک بەری عليه الصلاة والسلام هانا بۆ پیاوچاکێک و مردوویەک بەری داوا لە ئێوە دەکەم ێوەش بۆم لە خواپارنەوە ئەمە کوفرە ئەمە دینی ئیسلام نیە دینی ئەبو جەهل و ئەبو لەهەب و قەومە مشریکەکانی قەدیمە وقال ربكم ادعوني استجب لكم خوای گەورە فەرمێتی داوا لە من بکەن وەڵامتان دەدەمەوە وعدی داوە مەڵێ آخر من تاوانبارم و خوای گەورە وەڵام من ناداتەوە من چی خوای گەورە خۆی وعدی داوە استجب لكم ادعوني استجب لكم کەواتە خوشتی بەڕێزم تۆ نەسیحەتی بکە بانگی کەوە بۆ دایرەی تەوحید نەک ئەو بانگت کا بۆ دایرەی شیرک و گۆڕپەرستی و چۆن دەبێت تۆ لە ئیمانەکەت ترسی ئینسانی مسلمانی موحد دەبێت حجەی بەقووەت بێت دەبێت بانگی کەسانێکە کە تووشی شیرک بوونە بانگیان کاتۆ بۆ دایرەی تەوحید ان شاء الله تعالی نەک وەڵا تۆ لە ترسدابی تۆ حەقت پێ ئەو باڵی پێ تۆ دەڵێ بەس خوا بپەرستین ئەو دەڵێ با نەخێر شخصێکیش بپەرستین ئەمە شەریک بۆ خوادانانە خوشکەکەم وریا بە نەسیحەتی کە بە قسەی کردی دەن لە ڕەفاقەتی مەکە بارەک الله فیکم بەڵێ بەڵێ فەرموو خوشتی بەڕێز پرسیارەکەت کە خوشکە بەڕێزەکەم فەرموو بەڵێ ئەلۆ گوێمان لێتە فەرموو السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته فەرموو خوشتی بەڕێز گوێمان لێتە قسەکەت بکە پرسیارەکەت بکە فەرموو لە خزمەت داین والله پرسیارەکەم هەیە شێخ عەبدولەتیف بەڵێ والله من مشروب خورة مشروب خورة بله پنا بخوا خوا هدایتی ده بله ام پروژید دین ام روزیانا گرید او دو من ریجاش ناکد او سیان نویجیش ناکد ای خوا رحمه کابو ما گناح یا نه کی ابن قانی بو ما گناح بیتن چون؟ جاوید کم شیخ عبداللطیف بو ما دغاب کرد خوا سلامت که باشه خوشتی برزه باشه خوشکە بەڕێزەکە ئەو خوشکە بەڕێزە ینی شەکوای ئەوەی هەیە سکاڵای ئەوەی هەیە مێردەکەی نوێژ ناکە ڕۆژ و ناگرێ مەشروب خۆریشە بەڕاستی ینی سەیرە ئینسان لە مانگی ڕەمەزاندا ینی تەوبە نەکاو نەگەڕێتەوە بۆ لای خوا ئەو مانگە پڕ خێر و بەرەکەت و ڕەحمەتە کە مانگی لێخۆشبوونی گوناهە واش ئەو کەسە ینی ئەو ڕەحمەتە شمولی نەکات دەبێت چەند دوور و بەدبەخت بێ بۆیە داواکارم لە خوای گەورە هیدایەتی بدا و داواشم لە خۆیەتی ئەو شخصە کە بیر کاتەوە لە مردن هەر لە ژیاندا نامێنێت باتەوە بۆ بکات و بگەڕێتەوە لای خوای پەروەردگار وەڵکو خوای گەورە عەفوی کات و ڕەحمی پێ بکات خوشتی بەڕێزیش تۆش سەبر بگرە و بەردەوام لە نەسیحەتکردنیدا بە ئینشاء الله تعالی خوای گەورە هیدایەتی بدات بەڵێ السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله. فرمو. أجر كرسي هدية بوبكا. هدية؟ أما صار هدية بوبكا. ما شاء الله. يترجل بهالشيء ذا. أي نجي درسته. تەلەڤیزیۆنەکەت کەسکە خوشکم یعنی کە کەسێک جلێکی هەدیەت کرد ئایا نوێشتی یادا دروستە پرسیارەکە دەوەیە؟ دروستە نوێژ بە هەدی ئەو کەسەوە بکەی یعنی بۆ دروست نیە خوشکەکە ماسایە ئینشاءڵڵا هیچ مشکلت نییە کە پاک بێ دروستە کە پاک بێ دروستە هیچ مشکلت نییە ئینشاءڵڵا بەڵام کە پیس بێ دەبێ بیشۆیت وە کە دزراو بێ یا غەسب کراو بێ ئەوەیان نابێ بیکەیتە بەرد بارەکە الله فیک بەڵێ فەرموو. بله. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باش مامستا. خواهي قول سلامتك خوشتي برئيس. سلامت يا أخوة. أم يجيب السيارة معي. فرمو. ماله فرمو. بله. مامستا القرآن يدخلين يعني ختمي داكم يعني قال ختمي غيبكم. كله خم دبي يعني ناوكي ليبين لو ختمي هلو الشخصي برانبري خم هلو خم بله بساعد مش ما مستعمل بارك يعني روجم لسر بدو روجم يعني لسر مابو ايش نخش كي زورم بس دهات يعني نمت يعني روجا كام قرما بله استانا خوشيت
نایسا الحەمدوللا زۆر باشم لەخوای بەزیادی ینی بەس ساڕۆژی دەگرم ڕەمەزانە بەڵام ینی ڕۆژەکانی پێم نەگیراوە پێشتر لەسەرم بوو هەر دوو ڕۆژیش بوو. باشە خوشکەکەم. سەبارەت بە قەرزی مانگی ڕەمەزان هەنی ئەگەر کەسێک لە ساڵی ڕابردوو بۆ نمونە یا بگرە پێشتریش قەرزار بێ و ڕۆژووی لەسەر بێت چی بکات تەنها گرتنەوەت لەسەر خوشکەکەم ئیلا مەگەر بێت و تۆ نەخۆشیەکەی تۆ بەردەوام بێ نەخۆشی مزمن بێ لەو نەخۆشیانە بێ کە ئومێدی چاکبوونەوەی نییە ظاهری ئیلا ئینشاء الله لەو کاتەدا بەس فیدیە دەی ئەجینا بەس گرتنەوەت لەسەر و هیچی تر نا ئینشاء الله تعالى. بەڵێ فەرموو. فەرموو. ئەلو بەڵێ خوشتی بەڕێز. ئەلو چاکی مامۆستا باشی؟ خی گەورە سەلامەت کا بەختەوەر بیت. مامۆستا ئەوڕۆ پاش شێوێ بەڵێ بە چاوەڕوانی مەلای بووین ئێ چاوەڕوانی مەلای بووین بەڵام ئاگامان لە مەلای نەبوو گەربانگی داوە باشە هەر دانیش بچاڕێ کات دوای چوین ئام خواردەوە گەرتەماشای سەهاتی کرسێونی بوو خوای بانگی داوە ئاگاشمان لێ نەبووە ڕۆژەکەم دروستە یان نا؟ باش بەس ڕۆژەکەم هەر نەشکان دوار پێ بوومە. باشە بەڵێ ڕۆژەکە دروستە خوشتی بەڕێزم رفع عن أمتي الخطأ والنسيان إنسان كهالب كياشتكي لبير بشيت أو إن شاء الله تاواني لسرنية ئێوەش کە بە هەڵە داچوون نەتانزانی و بانجی داوە هیچ تاوانێکت نییە ئینشاء الله ڕۆژەکەش تەواوە بە ئیزنی خوای گەورە. بەڵێ فەرموو. فەرموو. عەلەیکم السەلام فەرموو براکەم. فەرموو بەڕێزم. کاکە سەوتی تەلەڤیزیۆنەکەت کەم کە بە دەنگ نەداتەوە لای خۆت. فەرموو گیان. دەنگت دێ فەرموو قسە بکە. بفەرموو برای گیان قسە بکە. پەیوەندیش ترمان بدەنە. بەڵێ فەرموو. مامۆستا گیان من کوڕێکم هەیە بە ڕۆژۆ لە کافتریا ئیشەکە. بەڵێ. ئەڵێ ڕۆژۆکەی دروست نییە مادامێ بە ڕۆژۆ شت بۆ خەڵکە بە کافتریاکەش دوکانی نێرگەلەیە. بەڵێ بە ڕۆژووە بە هەر بە ڕۆژوو بێ خوشکەکەم بە هەر بە ڕۆژوو بێت ناکرێ بڵێن وڵات چونکە لە دوکانێک ئیش دەکا کە خواردن دروست دەکا بۆ خەڵک لە ڕۆژی ڕەمەزاندا لەوەیان گونەهبارە ئەمما بە ڕۆژەکەی خۆی نەشتێنێ بەڵام ئیشکردنەکەی لە کافتریایەک و کە بەتابەتی شوێنی نەرگەلە بێت و بە ڕۆژ وە خواردن چا ئاو شت بداتە خەڵک ئەمە کارەکەی حرامە بەڕاستی یا نەرگەلەیان بداتێ ینی کارەکەی حرام و کەسابەتەکەی حرامە ئەمما وەکو ڕۆژەکە بە بەردەوام بێت لە ڕۆژوو بەس دەست لە کەسابەتە حرامەکەی هەڵگرێت. مەڵێ فەرموو. بەڵێ گوێتان لەدەگمە. بەڵێ فەرموو. وەڵا پرسیارێکمان هەبوو. فەرموو کاک. فەرموو براکەم پرسیارەکەت کە. ئەلو باشی مامۆستا گیان. خی گەورە سەلامەت کە بەڕێزی براگیان. بەڕێزی زۆر سپاس. وەڵا پرسیارێکمان هەبوو مەسەلەی ڕۆژوو بڵێن بە ڕۆژوومە دا حاڵەتی قالبگرانی ئەوانم بەسەرداهاتوە لەبێ ئەو ڕۆژۆ بەتاڵ بە یاخود بە عەمدی بەدەستی خۆت یا خەوتووی و بەسەرت هات هیچ مشکلە نییە خۆت بشۆ و تەواو ئینشاء الله ڕۆژەکەت هیچ بەتاڵ نابێتەوە براکەم هیچ کێشە نییە. بارك الله فيك ڕۆژەکەت صحیح إن شاء الله. بەڵێ مامۆستا بەڵێ فەرموو. وەڵای پرسیارم هەبوو ئایا ئەگەر من لە مزگەوتم چاودێرم یعنی سەقفەکان ڕزەکەمم ناڵشت بێ دەنگەکەم. دەنگت بڕا خوشتی بەڕێز چاودێری لە مزگەوت ڕیزەکان ڕێک دەخەی و مناڵەکان بێدەنگ دەکەی چی تر؟ ئەتوانم یعنی کاتێک کەس لە سوورم دەتوانیت چی؟ کاتێک لە سوور ماگانە بم ئەتوانم بچم بۆ مزگەوت لە سووری هیچ دەنگت لای ئێمە واضح نییە خوشتی بەڕێز ئەو دەنگەی تۆ کە دەگا بە من تێی ناگەم بە هەر حاڵ
ئەو خوشکانەی کە چاودێرن لە مزگەوتەکان لە مانگی ڕەمەزاندا لە کاتی تەراویح ڕیزەکان ڕێک دەخان مناڵەکان بێدەنگ دەکەن ئەوانە ئەجر و پاداشتیان زۆر گەورەی لای خوا ئینشا الله تعالی بەڵام نوێژە فەرزەکە پێویستە بکەن بە جەماعەت لەگەڵ جەماعەتی مزگەوت ئەوانیش بیکەن ئەمما بۆ ئەوانی تر کە تەناو بکەن باشترە مەثەلەن یەکێکیان ئەم دوو ڕکاتە بکات ویتریان دوو ڕکاتتر بکات چاودێر بێ بەم شێوازە ئینشا الله تعالی و خێریان بە ئیزنی خوای گەورە و نوێژخێنان و زیاتریشە ئینشا الله. بەڵێ فەرموو. بەڵێ خی گەورە هەموو کاتێکت باشکە خوشی بەڕێز مامۆستایان پرسیارێکمانە بوو فەرموو. مامۆستا خەمەی ڕۆژ بۆ قژی ئافرەت دروستە نوێژی پێوەیە؟ مۆزوعی نوێژی پێوەیە بەڵێ هەر خانەیە کە ئافرەت بەکاری بێنێ ئەوە واناکە کە نوێژی پێوە نەبێت نوێژی پێوەیە ئەمما ئایا ڕەش بێت دروستە یا دروست نییە خلافەیە لە بینی زانایان بارك الله فيكم حديثك هەندێک لە ئەهلی علم تحسینی دەکەن دەڵێن صحیحە هەندێکیان دەڵێن ضعیفە لەسەر ڕەشەکە هەندێک لە عولەما لە سەحابات واردە لێیان کە لە تابعین بەڕەش کردویانە و زۆریشی بەڕەش نەیکردووە بۆ یەنێکی بەڕەش بابوونی بێقاوەی بێت بارك الله فيكم ئەمما وەکو نوێژ ئەگەر کرد بێشت نوێژی پێوە دروستە ئینشاء الله بە ئیزنی خوای گەورە نوێژەکەت صحیحە. بەڵێ السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا دەست خۆشی بەرنامەکە لێکم خوا سەلامەتکە خوشی بەڕێز. مامۆستا بەڕێز چەند پرسیارێکم هەیە بارگ نەبێگە بەکلێدان بێتەوە. بەڵێ مامۆستا بەڕێز دایکم نەخۆشی درێژخایەنی هەیە نەخۆشی دڵی هەیە قەسەری کردووە 2013 تر عیلاجی بەردەوامی هەیە بە ڕۆژوە بێ کاتێ بە ڕۆژوە بێ ئازاری زۆرە دکتۆر پێی وتۆ بە ڕۆژوو مەبە ئایا گوناهبارە بێگە بە ڕۆژوو نەبێ فیدیەکەی بدا؟ نا کە بە ڕۆژوو بێ گوناهبار ببێ لەوەیە چونکە مادام ئەو نەخۆشیانەی هەیە و تووشی مەشەقەت دەبێ با بە ڕۆژوو نەبێ. ترم هەیە ئایا جلی مردوو ئەگەر بیسووتێنی گوناهبارە بی؟ چۆن بیفوتێنین چی لێ بکەیت؟ ئەگەر کەسێ لە ژیانە نەما یعنی جلەکانی سووتێنی ئەڵەن گوناهبارە بۆ دەیسووتێنی بیکە بەخێر با مزڵمانیشتر ئیستفادەی لێ بکات. مامۆستا بەڕێز پرسیارێکی ترم هەیە ئەگەر بارگ نەبێ من خۆم نبینم ئیتر کاتێککە بە ڕۆژۆ بم زۆر پێم ناخۆشە کە بە ڕۆژوو نەبم پێویستیم بە خواردنەوەی زۆرە گستی دەشم کەمی ئازاری هەیە ئایا کە بە ڕۆژوو بم یانی کە بە ڕۆژۆ بم ئازارم زۆرە هیلاک مەکە ئەگەر بێت بە ڕۆژوو نەبم گوناهبارە بم؟ ئەبێ پرسی دکتۆرکەی خوشتی بەڕێزم ئەگەر بڵێ زەرەری بۆت هەیە بە ڕۆژوو بوونت ئەو بە ڕۆژوو مەبە جا خۆت ئەزانی و هەروەها بل ئینسان و على نفسی بەصیرە خۆت حاڵی خۆت چاگەزانی بڵێ وەڵا بەهۆی بە ڕۆژوو بوون ماندووە بم هەمومان ماندووە بین کەس نییە بە ڕۆژوو بێت تینووی نەبێ برسی نەبێ یا سەری نەدا تێش یان دۆزێ ناڕەحەت و مەشەقەتی تایە ڕۆژوو چۆن کە ئەوە بێ بۆت نییە بڵێ بە ڕۆژوو نابم ئەمما تۆ نەخۆش بی ینی زەرری هەبێ بۆ نەخۆشیەکەت ئەو کاتە بۆ تێ بە ڕۆژوو نەبی. بەڵێ فەرموو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. وسلامتك براكم. بارك الله فيك. ما وصل من خزان ختم القرآن بلام غلطي تياكات يعني زور بروني ناسنته. باشا. وبشاري دومشان وقو بيشنارك قرآن بيجي زور دان خوش قرعت كردي ل وڵاتی ئیمارات و دوبەی پێم وابێ پێش نوێژەیەکە من پێم خۆش بوو بیگوازنەوە لەکوێ پێش نوێژەیەکە زۆر بەڕاستی سەوتێکی زۆر نایە بەڕاستی ئێمە نوێژەوی سەوتی کاگەڕات کوردی و بچونەی ڕەمەزانی وازام لە مزگەوتی جەنابتان لە مزگەوتی بەهەشت پێش نوێژەیەکە بەڵێ ئینشاءالله ئەنجا پێمان خۆش بوو لەکەسان بیگوازنەوە یا هاتەوە دیمانێکی لەگەڵ بکەن چکە بەڕاستی کەم دەوێت مەڵگە ڕاحەت کوردی بەسەر چاو ئینشاءالله دیمانی نییە ئینشاءالله خوا سەلامەتکە برای بەڕێزم. سەبارەت بە خوێندنی قورئان لەلایەن خێزانتەوە کە دەڵێ زۆر باشیش نازانێت جارجار هەڵی تێدا دەکا با بەردەوام بێ براکەی من با بەردەوام بێت ئینشاءالله بەڵام گوێ بگرێت لە قورئان خوێنە گەورەکان ئەوانەی کە لە تەلەڤیزیۆن دەردەچن مەثەلان یا کە لە مۆبایل هەیبێت لەگەڵ ئەوان بیخوێنێتەوە ئینشاءالله بۆی هەڵەکانی ڕاستکاتەوە باشترە بارەکە الله فیکم. سەبارەت بە
نەقڵکردنی نوێژەکانی کاکە مامۆستا ڕاعەد ئەوە لە دەسەڵاتی ئێمەدا نوچکە لە وڵاتی ئێمە نیە ئێستا لە ئیماراتە لەوێ داوەت کراوە لە چەند وڵاتێک داوەت کراوە لە ئیمارات و دوایش لەوەی بۆ کوێت داوەت کرابێت بە هەر حاڵ خوا جزای داتەوە لە هەر شوێنێک بێ ئینشاءڵڵا بەس ئێمە کاتێک کە بێتەوە لای ئێمە دەتوانین نوێژەکەی بۆ نەقڵکەین ئینشاءڵڵا خوای گەورە نیەتی هەموو لایەکمان خاڵسکە بەڵێ فەرموو سلام عليكم السلام ورحمة الله وبركاته فەرموو خوشکەم السلام عليكم دەنگت نایە خوشتی بەڕێزم فەرموو مامۆستا زەحمەت لەگە پرسیارێکمان هەیە بەڵێ مامۆستا پرسیارێکمان هەیە هیچی دەنگت نییە خۆشتی بەڕێز نازانم دەنگت نسمە زۆر تێناگەین مامۆستا بەڵێ چەندێک تاریخ خۆتو دەبێت ئەکاتە حەدی زەکات حاڵی نیم خەلەل کە لە کۆنتڕۆڵ هەیە بیگوازنەوەیکی تر چەندێک تاریخ خۆتو دەبێت ئەکاتە حەدی زەکات بەڵێ فەرموو الو بەڵێ بەڵێ براکەم فەرموو الو بەڵێ فەرموو الو مامۆستا جان کاکە گوێمان لێتە فەرموو والله وەڵامەی بەشدارم بە پرسیارێکم لە مامۆستایە براکەم لەگەڵتم لە خزمەتتان فەرموو مامۆستا جان بەڵێ گیان زەحمەت نەبێت زەکات بۆ مزگەوت دەبێت زەکات بۆ مزگەوت نابێ براکە نابێ پێی ناشێت نانە براگیان هەندێک لە ئەهلی عیلم دەفەرمون بەڵام باشتر وایە نەبێت چونکە مزگەوت زۆرێک لە موسڵمانان الحەمدلله خێر و سەدەقە دەکەن بۆ مزگەوت پێویستی بە زەکات نابێ یعنی موسڵمانان ئەوەی کە هەر باز بکرێ مزگەوتێک پێویستی بە هاوکاری هەیە موسڵمانە لە هەموو لایەکەوە هاوکاری دەکەن بۆیە زەکات بۆ ئەو کەسانەیە کە یا بۆ ئەو لایەن و جهەتەیە کە کەمتر خەڵک سەدەقە و خێری پێ دەکا ئیلا کە زەکات نەبێ بەڵێ فەرموو السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته مامۆستا گیان باش بن سپاس دەکەم برای بەڕێزم مامۆستا گیان من کاسبی ئێرانەکەم پارەکەم تمەنە هەر لە لای ئێرانی بڵێن چەکە ئایا ئەو پارانە زەکاتی یەکەوێ ئەو چەک و ویندا هەتاکو وەریەگرم ئەمە یەک دووهەمیش خۆم نەخۆشم نەخۆشم و نەخۆشەکەیشم درێژخایانە زەرعی گورچی لەم کردووە فیدیەکەم ئەگەر بدەم بە کەسێک خزم بێ ڕووم نەیە پێی بڵێم ئەمە فیدیەیە قبوڵە سەبارەت بە زەکات لەو پارانەی کە هەتانە جا چەک بێت هەرچی بێت مادام تۆم پارەت هەیە جا بە هەر شێوازێک بێ ئەو پارەیە ئەوە هەر زەکاتی لەسەرە برای بەڕێزم کە ساڵی بەسەرا بسۆڕێتەوە زەکاتی لەسەرە و مەسەلەی فیدیەکەش تۆم گرنگەوەیە کە فیدیەی بە ڕۆژوو نەبوونەکەت بدەیت پێویست نییە بڵێ مەرجێ ئللا بە کابرا بڵێ ئەوە فیدیەی بە ڕۆژوو نەبوونمە هیچ کێشە نییە ئینشاءڵڵا گرنگ نییە ئەوە و هیچ لە مۆزوعەکە ناگۆڕێ بارەکە الله فیک بەڵێ فەرموو الو السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته مامۆستا چۆنی باشی ئەحوالێ سەلامەتکە بەڕێزی براکەم مامۆستا خوا بتبارز خوا بتبەتە بەحر ئینشاءالله ئامین لەگەڵ ئێوەش یا ڕەبی خوا جات داتۆ براکەم مامۆستا وەڵڵاهی بەس داوا دەکەم داوای دوعای هیدایەتم بۆ بکەین من تۆم زۆر خۆش دەوێت لەبەر خاتر علمەکە لەبەر دینت یعنی کەسایەتی خوا بتبارز خوا بتبەتە بەحر ئینشاءالله ئامین یا ڕەبی ئینشاءالله خوا بتکە دیاری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوا جات داتۆ براگیان خوای گەورە لێمان ڕاستی بێ براکەم خوای گەورە منیش و تۆش و هەموو موسڵمانان هیدایەتدا بۆ خاتری ناوجوانەکانی و خوای گەورە خۆشی بوێن لە گوناهمان بوو بڕێ و عەفومان کە بۆ خاتری ناوجوانەکانی بارەکە الله فیک براکەم خوا هیدایەتدا برای بەڕێزم بەڵێ فەرموو بەڕێزم فەرموو دیارە ئەگای لێ نییە خوا سەلامەت کە خوشتی بەڕێز مامۆستا سایتم هەیە بەڵێ ئەوە ڕاستی بێ داکمەوامێ هەتام مەلابانگەدا نابی ئەوە دەبیا ئەوەکەین
ماڵەکەی بخۆی دەڵێ چی کە بانگ درا چی؟ دایکی ماڵێ هەتا مەلا بانگدا مامەکەی بخۆی ئەتوانی ئاها بەڵێ 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 مەلا بانگدا کۆتایی مەلا یعنی بانگدا ئەو ئەفامانی بخۆی بەڵێ بە هەر حاڵ خوشکەکەم نازانم ئەمڕۆ خەلەلێکی زۆر هەیە لە تەلەفۆنەکان کە پێمان دەگا ئەوەی کە من لێ حاڵی بووم ئەوەیە کە ئایا بۆ تەیە تاوەکو کاتی بانگ نان بخۆیت دەست نەگریتەوە لەوەی کە لە هەندێک مزگەوت دەڵێن ئیمساک یعنی دەست بگرنەوە لە خواردن ئەوە هیچ ئەسڵ و ئەساسی نییە دەست مەگرەوە لە خواردن تا کاتی بانگ بۆ تەیە نان بخۆیت کە باجیدات دەست هەڵدەگریت و تاوە ئینشاءالله بەڕێزەکانم بەمە دێنێ کۆتایی بەرنامەکەمان ئینشاءالله تعالی و پرسیاری زۆر لەسەر خەتە بەڕاستی بەڵام نازانین دیارە خەلەل هەیە دەنگەکان تێکەڵ دەبێ و بەلاوازی دێ خوای گەورە لێمان ببورێ عەفومان کە بەختەوەری دنیا و قیامەتمان بکە ڕۆژ و تاعەتمان قبول کە آمين الحمد لله وصلى الله وسلم على رسول الله والسلام عليكم ورحمة الله وبركاته فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون